سڵاو بینرانی خۆشەویستی بەنامەی لاپەڕی حەوت بەرنامەیەکی دیکەتان پێشکەش دەکەم ڕێ هاوکارانم و لەگەڵمان بن. هاوکار لەگەڵ بەردەوامی کێشەوە ناوکۆیەکان لە ئێران و بێئاکامانەوەی وتوێژە ئاتۆمیەکان ڕۆژی چوارشەممە وتوێژ لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا و یەکێتی ئەوروپا بە ئاباژداری محەممەد جەواد زەریف، جان کێری و کاترین ئێشتۆن لە سێ قۆناغ و بۆ ماوەی 7 کاژێر بەڕێوەچوو. هەواڵدەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بڵاویان کردوتەوە لەو وتوێژانە سەبارەت بە کێشە و جیاوازەکان لەسەر گەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی و ئاستی پیتانی ئۆرانیۆم، خشتەی کاتی هەڵوەشانەوە و سزاکانی سەر ئێران و کاتی ڕێکەوتنی کۆتایی قسەوباسی لەسەرکراوە. لە هەمان کاتدا و ڕۆژانی سێشەممە و چوارشەمەی حوتوی ڕابردوودا چەند دانیشتن لە نێوان وەزیرانی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا و کاترین ئێشتۆن بەرپرسی سیاسەتی دەرەکی یەکێتی ئەوروپا ئەنجامدرا کە بەپێی هەواڵ و لێکدانەوەکانی دوولایەن لە ڕاگەیاندنەکاندا دەستکەوتێکی ئەوتۆی بۆ کۆماری ئیسلامی تێدا نەبووە. راپۆرتێک لەم پەیوەندەدا ببینن دێمەوەلاتان. هاوکات لەگەڵ بەردەوامی کێشە و ناوکۆکیەکان لە ئێران و بێئاگامانەوەی وتوێژە ئاتۆمیەکان ڕۆژی چوارشەممە وتوێژ لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا و یەکێتی ئەوروپا بە بەشداری محەممەد جەواد زەریف، جان کێری و کاترین ئەشتۆن لە سێ قۆناغ و بۆ ماوەی 7 کاژێر بەڕێوەچوو. هەواڵنێریەکانی ڕژیمی ئیسلامی ئێران بڵاویان کردوێتەوە لەو وتوێژانە سەبارەت بە کێشە و جیاوازیەکان لەسەر گەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی و ئاستی پیتاندنی ئۆرانیۆم، خشتەی کاتی هەڵوەشانەوە و سزاکانی سەر ئێران و کاتی ڕێکەوتنی کۆتایی قسە و باس کراوە. هاوکات کاربەدەستێکی پلەبەرزی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە پەیوەندی لەگەڵ وتوێژ لەگەڵ ئێران سەبارەت بە قەیرانی ناوکیە وڵاتە وتی لە دوایین چاوپێکەوتنەکاندا هیچ باسێک لەسەر درێژکردنەوەی ماوەی دیاریکراوی وتوێژەکان نەکراوە و قسە لەسەر ئەوەیە وتوێژەکان تا کاتی دیاریکراوی 24 نۆڤامبر بگەنە ئاکام. بەپێی راپۆرتی ڕۆیتەرز قسەکان ئەم کاربەدەستەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پاش کۆبوونەوەی سێلایەنەی جێگرانی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئەمریکا و بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە ڤێنی ئۆتریش کراوە. کارناسانی سیاسی لە پەیوەندی لەگەڵ دەوری نوێی وتوێژی ئێران و گروپی 51 دەڵێن هەر ئێستا دوولایەنی وتوێژەکان دەزانن کە ئاکامەکەی بەرەوکوێ دەڕوا و ئامانجەکان ڕوونن، بەڵام پرسیاری ئەمڕۆی ڤێن ئەوەیە کە ئایا ئیرادەی سیاسی بۆ ڕێکەوتن هەیە یان نا. شایانی باسە لە حاڵێکدا ئەم پرسیارە دێتە گۆڕێ کە گروپێکی دیکە لە چاوەدێران لەسەر ئەم بڕوایەن کە دەرفەتە لە پێش دیاریکراوەکان تا ڕۆژی 3 سەرماوەز بۆ ڕێکەوتن زۆر کەمە و لەو ماوەیەدا ناگەنە ئاکام. کاربەدەستێکی پلەبەرزی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بە هەواڵدەری ڕۆیتەرزی ڕایگەیاندووە کە سەبارەت بە پیتاندنی ئۆرانیۆمی کۆماری ئیسلامی دوولایەنی دانوستان هێشتا زۆر لێک دوورن. ناوبراو وێڕای ئاماژە بە ناوکۆکی زۆری نێوان دوولایەن لەسەر ئەو بابەتە گوتی لەوانەیە ئەم ڕێکەوتنە هەر نەکرێ. ئەو دەڵێ وردە وردە خەریکین کێشەکان کەم بکەینەوە و لە هەندێک بابەت تا ڕادەیەک لێک نزیک بووینەتەوە، بەڵام هێشتا زۆر بڕیاری گرنگ و بنەڕەتی ماوە کە کۆماری ئیسلامی دەبێ بیدا. ڕۆژەکانی سێشەممە و چوارشەممە 22-23 ڕەزبەر وەفدەکانی ئێران و ئەمریکا لە ئاستی جیاوازدا لەگەڵ یەکتر چاوپێکەوتنیان ئەنجامدا. هەواڵنێریەکانی ڕژیمی ئیسلامی ئێران بڵاویان کردوێتەوە لەو وتوێژانەدا سەبارەت بە کێشە و جیاوازیەکان لەسەر گەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی و ئاستی پیتاندنی ئۆرانیۆم، خشتەی کاتی هەڵوەشانەوە و سزاکانی سەر ئێران و کاتی ڕێکەوتنی کۆتایی قسە و باس کراوە. بەپێی راپۆرتەکان بڕیار بوو ڕۆژی پێنجشەممە 24 ڕەزبەر وەفدێکی ڕژیمی ئیسلامی بە سەرۆکایەتی محەممەد جەواد زەریف لەگەڵ نوێنەرانی 6 زلهێزی جیهانی واتە ئەمریکا، بریتانیا، چین، رووسیا، فەرانسە و ئاڵمان بە سەرۆکایەتی کاترین ئەشتۆن وتوێژەکان دەست پێ بکەنەوە. وتوێژەکانی ڕۆژی سێشەممە بە وتوێژ لە نێوان جێگرانی جان کێری و محەممەد جەواد زەریف دەستی پێکرد و لە دواییدا تیمە کارناسیەکانی دوولایەن لە چەند کاتی جیاوازدا لەگەڵ یەکتر وتوێژیان ئەنجامدا. کەمکردنەوەی ڕێژەی سانتریفیۆژەکان، پیتاندنی ئۆرانیۆمی کەمتر لە 5% و ئیزنی چاوپێکەوتنی هەمیشەیی و لە ناکاوی چاوەدێرانی ئاژانس لە هەموو دامەزراوە ئەتۆمیەکان ڕێگە چارەگەلێکن کە وڵاتانی 501 هیوادارن لەو ڕێگانەوە بتوانن لەسەر بەرنامە ئەتۆمیەکانی ئێران چاوەدێری بکەن. بەڵام لە لایەکی دیکەوە کۆماری ئیسلامی دەڵێت دەبێ مافی پیتاندنی ئۆرانیۆمی پێ بدرێت و هەڵوەشانەوەی هەموو سزاکان لە یەک کاتدا لە خواستەکانی ئەو حکوومەتەیە. ماوەی چاوەدێری لەسەر بەرنامە ئەتۆمیەکانی ئێران یەکێکی دیکە لە کێشەکانە. تاران کاتێکی دیاریکراوی 5 ساڵەی لەبەرچاوە، بەڵام ماوەی دیاریکراوی 6 وڵاتی زلهێزی جیهانی چەند بەرابەری ئەوەیە.
وڵاتانی ڕۆژاوایی کۆماری ئیسلامی بەوە تۆمەتبار دەکەن کە ئەو حکوومەتە سەبارەت بە چەندین بوار کە ئەگەری نظامیبوونی بەرنامە ئەتۆمیەکانی پێوە دیارە ڕوونکردنەوە ناکات و گارانتی پێویستی بۆ ئاشتی خوازانەبوونی ئەو بەرنامانەی پێشکەش نەکردووە. ڕاستی ئەوەیە کالایانی ڕۆژئاوایی ناتوانێت و نایەوێت ماوەی وتوێژەکان هێندە درێژ بکرێتەوە و کات بە فیڕۆ بڕوات. بەتایبەت ئەوەی کە باش دەزانێت ئەوە دەرفەت بۆ کۆماری ئیسلامی دێتە ئەژمار و کۆمەڵگای نێونەتەوەییش چاوەڕوانە بە زووترین کات ئەو کێشە یەکلای ببێتەوە. لەم نێوانشدا تاران لە لایەک پێی خۆشە لەسەر وادەی دیاریکرا و لە ماوەیەکی کورت بگاتە ڕێکەوتنێک لەگەڵ لایانی بەرامبەر تەنانەت ئەگەر ئەو ڕێکەوتنە درێژ خایەن نەبێت. هۆکارەکەشی بارودۆخی خێراناوی ناخۆییە کە بەهۆی گەماورەکان گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار. بۆیە ئەگەر ئێرانەکان بتوانن بەشێکی بەرچاو لە گەماورەکان پوچەڵ بکەنەوە ئەوە سەرکەوتنێکی گەورەیە بۆیان. بەڵام لەلایەکی دیکەوە پێشچوونی بەرنامەی ئەتۆمی بۆ کۆماری ئیسلامی گرنگێکی استراتیژیکی هەیە و ناتوانێت هەموو مەرجەکانی ڕۆژئاوا قبوڵ بکات. بەتایبەت مافی پتەرنی ئۆرانیۆم بۆ تاران بە مانای گەیشتن بە تەکنۆلۆژی ئەتۆمیە و حکوومەتی ئیسلامی لانیکام لە درێژماوەدا لە بەرنامەی خۆی خواستی سەرەکی ئەوەیە بگاتە زانستی دروستکردنی چەکی ئەتۆمی. ئەو ئامانجا بۆ کۆماری ئیسلامی و گۆڕینی پارسەنگی هێز لە ناوچەکە بە قازانجی خۆی خاوەنگرنگی حیاتیە. بە هەر شێوە لەم ناوەدا ئێستا تەنیا تاران بڕیاردەرەوە دەبێت دوایین بڕیاری خۆی بدات. بڕیارێکە زۆریش ئاسان نییە. ئەگەرچی ڕووناکە حکوومەتی ئێران خەریکی گەمەیەکی دیپلۆماتیکە کە ڕەنگە لەم نێوانەدا دەرفەتێک بۆ خۆی بخڵقێنێ و لە یەک کاتدا بگاتە هەردوو مەبەستەکەی خۆی. و هەواڵێکی دیکە و لە ماوەی هەفتەی ڕابردوودا لەناو بازاڕی شاری ئیسفەهان کەسانی مۆتۆرسوار بە ناوی بەرەنگاری لەگەڵ ژنانی بێحیجابەوە بە ئەسید هێرشیان کردوتە سەر چەند ژنێک. هەواڵەکان باز لەوە دەکەن لە ماوەی هەفتەی ڕابردوودا لانی کەم 6 لاو لەلایەن کەسانی نەناسراوەوە بە ئەسید هێرشیان کراوەتە سەر کە بە توندی ڕوخساریان تێکچووە و ڕەوانەی نەخۆشخانەی فەیزی ئیسفەهان کراون. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە لە کاتێکدایە کە بەرپرسەکانی پۆلیسی ئیسفەهان تەنها ئاماژەیان بە دوژن کرد کە کەوتونەتە بەر هێرشی ئەسید پاشیەوە و ئەوەش لە کاتێکدایە 3 کەس لەو ژنانە تا ئێستا ئەو هەواڵەیان پژڕاست کردوێتەوە کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا کەوتونەتە بەر ئەو هێرشانە و زۆربەیان بازلەوە دەکەن کە هێرشەکان هیچ بنەمایەکی شخصیان تێدا نەبووە. راپۆرتێک لەم پەیوەندەدا بین و دێمەوەلاتان. لە ماوەی هەفتەی ڕابردوودا لەناو بازاڕی شاری ئیسفەهان کەسانی ماتۆرسوار بە ناوی بەرەنگاری لەگەڵ ژنانی بێحیجابەوە بە ئەسید هێرشیان کردووەتە سەر چەند ژنێک. هەواڵەکان باز لەوە دەکەن لە ماوەی هەفتەی ڕابردوودا لانی کەم 6 ژنی لاو لەلایەن کەسانی نەناسراوەوە بە ئەسید هێرشیان کراوەتە سەر کە بە توندی ڕوخساریان تێکچووە و ڕەوانەی نەخۆشخانەی فەیزی ئیسفەهان کراون. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە لە کاتێکدایە کە بەرپرسەکانی پۆلیسی ئیسفەهان تەنها ئاماژەیان بە دوژن کرد کە کەوتونەتە بەر هێرشی ئەسید پاشیەوە و ئەوەش لە کاتێکدایە 3 کەس لەو ژنانە تا ئێستا ئەو هەواڵیان پشتڕاست کردوێتەوە کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا کەوتونەتە بەر ئەو هێرشانە و زۆربیان باز لەوە دەکەن کە هێرشەکان هیچ بنەمایەکی شخصیان تێدا نەبووە. ئەوە لە کاتێکدایە کە بەرپرسانی شاری ئیسفەهان بە توندی سەبارەت بە ژنانی بەنێو بێحیجاب دوا بوون و ئیمام جومعەی شاری ئیسفەهان بە ناوی یوسف تەباتەبایی نژاد وتەبووی پرسی حیجاب لە ئاگادارکردنەوەی کەسانی بێحیجاب تێپەڕ بووە و بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ بێحیجابی دەبێت لە هێز و دار کەڵگوەربگیرێت. لە هەمان کاتدا شایەت حاڵان باز لەوە دەکەن کە ئەو کەسانە بە بیانووی پرسینی ئادرس قوربانیەکانیان خافڵاندووە و لە ناکاو ئەسیدیان بە دەم و چاویاندا کردوون و هەروەها خاڵی بەرچاوی ڕووداوەکە ئەوە بوو کە تەواوی ئەو ژنانەی لە ماوەی هەفتەی ڕابردوودا بوونەتە قوربانی ئەو هێرشانە بەهۆی ئەوەی کە لاو بوون و چارشێویان بەسەرەوە نەبووە کەوتونەتە بەر ئەو هێرشتە دڕندانەیە. پرسی ئەسید پاشی بۆ سەر ژنان مەسلەیەکی نوێ نییە و لە چوارچێوەی بیرۆکە و ئایدئۆلۆژی کۆنەپەرستانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بووەتە دیاردەیەکی بەرچاو و هەر جارە و بە بیانوویەک بە ئەسید هێرش دەکرێتە سەر ژنان. جێ ئاماژەیە کە گوشار بۆ سەر ژنان و داخراوبوونی هەلومەرجی ئاسایی ژیانکردن لە چوارچێوەی یاسا دواکەوتووەکان و دژەژنەکانی کۆماری ئیسلامی بابەتێکی تازە نییە و لە نێوان یاسا و بیرۆکەی کۆماری کۆنەپەرستی ئیسلامی ژن تەنانەت خاوەنی جەستەی خۆیشی نییە و دیاردەی هاوشێوەی ئەسید پاشی بۆ سەر ژنان بوونەتە هەواڵی ڕۆژانە. جێگای وەبیرهێنانەوەیە کە هێرشکردنە سەر ژنانی بەنێو بێحیجاب
لەلایەن کەسانی نەناسرا و لە مێژووی کۆماری ئیسلامیدا شتێکی نامۆ نییە و لە سەرەتای دەهەی 60 ئەندامانی سارۆڵا و حیزبۆڵا لە شەقام و بازار هێرشیان دەکردە سەر ژنانی بێحیجاب و دەستیان لێ نەدەپاراستن. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین ڕێپێوان و کۆبوونەوە لە شارەکانی ئێران بۆ ئیدانەکردنی ئەو کارە درڕندانەیە ئەنجام درراوە و خەڵکی شاری ئیسفەهان ڕۆژی چوارشەممە 30 ڕەزبەر ڕێپێوانێکی بەرینیان ئەنجامدا. تا ئێستا هیچ وەڵامێکی ڕۆشن لەلایەن بەرپرسانەوە بە بنەماڵەی قوربانیان نەدراوە. بەڵە خۆشەویستان، ڕاستی ئەوەیە کە دووگمبوونی ئاینی داخرابوونی تەواو و پاوانخوازی هەمە ڕەهەندەی هەمەلایەنە تایبەتمەندی سەرەکی حکوومەتی ئیسلامیە کە ساڵانی دەی 60 هەتاوی لە کردار و هەڵسوکەوتی ئەو حکوومەتە بەرامبەر بە خەڵکی ئێران دەیبینن. بەڵام بە چەندین هۆکار و لە دوای مردنی خومێنی لەوانە لاوازبوونی ئەوتۆی کۆماری ئیسلامی دوای تەواوبوونی شەڕ و هەروەها دەستپێکردنی گۆڕانکاریەکی بنەڕەتی و بەربڵاو لە بواری فەرهەنگی و کۆمەڵایەتی لە ئازجیهان و زیادکردنی فشارەکان لەسەر حکوومەت دەوڵەتی ئەو کاتی تاران بڕیاریدا بۆ هێورکردنەوەی بارودۆخ هەندێک لە فشارەکان کەم بکاتەوە کە هەڵبەت ئەوە هەندی سیاسی لە خۆی نەگرتەوە. بۆیە کۆمەلگا بە خێرایی پێشوازی لا مۆدێلی ژیان و فەرهەنگی ڕۆژئاوایی و ئەو کرانەوەی کرد و بە تەواوەتی لە ئۆلگو مۆدێلی ئاینی و حکوومەت مەودای گرت. لە کاتی ئێستادا بەرپرسانی کۆماری ئیسلامی هەست بە مەترسیەکی جددی ئەکەن کە ئەگەر ئەم ڕەوتە بەم شێوەیە بڕواتە پێش چی دیکە ناتوان وەڵام دەرەوەی خواستی خەڵک بن و تەنانەت بە پارە و بە تەبلیغیش ناتوانن خواستەکانی خۆیان و فەرهەنگی دڵخوازی خۆیان بەسەر خەڵک بسەپێنن. بۆیە کەوتونە تا هەراس و جاروبار لەسەر لێشێواوەیەکی ڕووندا کەشەکە ئەوەندە هەستیار دەکەن بۆ لایەنگرانیان تا کارەساتی لەو شێوەیە بخۆڵقێن و ئەمجار لە ڕێگای چاوترسێنکردن خەڵک لە مافەکانی خۆیان بێبەش بکەن. واتە کۆماری ئیسلامی جارێکی دیکە بەڵام تونتر لە سەرەتاکانی خۆی ڕووی کردووەتە ڕوانگەی ئاینی و ئایدۆلۆژی خۆی. لەم نێوانەدا جێگای وەبرهێنانەوەیە سیستمگەلێکی داخرا و پاوانخواز وەکو کۆماری ئیسلامی بۆ پێشبردنی خواستەکانیان هەمیشە پێویستیان بە گروپگەلی گۆپاڵ بەدەستی لۆمپێنە کە لە کاتی پێویست بتوانێت کاڵکیان لێ وەرگێت. چینێک لە کۆمەلگا کە بۆ خۆیان قوربانی سیاسەتەکانی ئەو حکوومەتن بەڵام بە هەر شێوە بازووی کەرامەی حکوومەتن بۆ تێکدانی باری دەرونی کۆمەلگا مەبەستێک کە یەکێک لە بەرنامەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتی شاراوەی خەڵکی ئێران. هەر لەسەر ئێران و هاوکار لەگەڵ بەردەوامی فشارەکان بۆ سەر کرێکاران لالایەن خاوەنکار و کارگەکان و هەروەها دەرکردنی کرێکاران لەسەر کارەکانیان بە بیانۆی جۆراوجۆر کۆمپانیای کەیسۆن ئەناوی 15 کەسی لە کرێکارانی پرۆژەکانی قەتاری شاری ئەهواز کە لە کۆبوونەوەکانی ئەم دوایانە بە دۆداچوونی مافەکانیان دەکرد خستۆتە ناو لیستی لەسەر کار لابراوان و لە خۆناغی یەکەمیشدا 4 کرێکاری سەرڕای ئەوەی کە پیشەکەیان بە شێوەی چواروەرزی بەردەوام بووە پاش کۆتایی هاتنی گرەبەستەکان لەسەر کارە دەرکراون. راپۆرتێک لەم پەیوەندەدا بین و دێمەوەلاتان. هاوکار لەگەڵ بەردەوامی فشارەکان بۆ سەر کرێکاران لەلایەن خاوەنکار و کارگەکان و هەروەها دەرکردنی کرێکاران لەسەر کارەکانیان بە بیانوی جۆراوجۆر کۆمپانیای کەیسۆن ناوی 15 کەس لە کرێکارانی پرۆژەکاری قەتاری شاری ئەهواز کە لە کۆبوونەوەکانی ئەم دوایانە بە دوواچوونی مافەکانیان دەکرد خستووەتە ناو لیستی لەسەر کارلابران و لە قۆناغی یەکەمیشدا 4 کرێکار سەرڕای ئەوەی کە پیشەکەیان بە شێوەی 4 وەرزی بەردەوام بووە پاش کۆتایی هاتنی گرێبەستەکانیان لەسەر کار دەرکراون. بەپێی ئەو هەواڵە ناو و نازناوی کرێکارانی لەسەر کار دەرکراوی پرۆژەی قەتاری شاری ئەهواز برێتین لە عەلی بارانی بە 8 ساڵ پێشینەی کارەوە، غوڵام ڕەزا نەورۆزی بە 5 ساڵ پێشینەی کار، تۆماج بەهرامی بە 5 ساڵ پێشینە و مهدی بەدووی. ئەم بێکارکردانە پاش هەر جۆرە ناڕزایەتێکی سێنفی لە حاڵکدایەکە گرێبەستی سەرجەم کرێکارانی پەیمانکاری کەیسۆن 1 مانگ و 2 مانگ واژۆ کراوە و پەیمانکار دەتوانێت بەبێ باسکردنی هۆکاری لەلایە ئیدارەی کارەوە بەبێ لە بەرچاوگرنی بەردەوامی شوناسی کاری کرێکاران و پێشینەیان لەسەر کار دەریان بکات. پێشتر کرێکارانی پەیمانی قەتاری شاری ئەهواز لە نەڕزایەتی دەربڕین بە دواکەوتنی 4 مانگ حەق دەستەکانیان لە ڕۆژی دووشەممە سیوەکی خەرمانان تاکو و 5 ڕەزبەر دەستیان لە کار کێشایەوە کە بە بەڵێنی خاوەنکار سەبارەت بە دانی حەقدەستی 20 ڕۆژی کرێکاران کۆتاییان بە ناڕزایەتیەکەیان هێنا. هاوکات هەواڵەکان باس لەوە دەکەن کە 180 کرێکاری کارخانەی قەتەعاتی بتونی گیلان 2 مانگە حەقدەستیان پێ نەدراوە. ئەو کرێکارانە بە بەرپرسیارەتی کۆمپانیای پەیمانکاری گیلانی ئافتابی یەکتا،
سەرقاڵی کاری ئارماتۆربەنی، قاڵبگیری، بتوونڕێژی و حەقدەستی مانگەکانی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 93 هەتاویان وەرنەگرتووە. جێگەی ئاماژەیە دواکەوتنی حەقدەستی کرێکاران لە کارخانەی قەتەعاتی بتوونی ئێران پێشینەیەکی هەیە و بە شێوەیە کە ساڵی ڕابردوو کرێکاران بۆ ناڕەزایەتی دەربڕین بە دواکەوتنی 4 مانگ حەقدەست دەستیاندایە مانگرتنێکی 5 ڕۆژە و خاوەنکار لە کاردانەوە بە ناڕەزایەتی کرێکاران 12 کەس لەو کرێکاران بە تۆمەتی گێرەشێوێنی لەسەر کار دەرکرد. بەڵام لە دەرەنجامدا 2 کەس لەو کرێکارانە گەڕانەوە سەر کارەکەیان. یەکێک لە کرێکارانی کارخانەی قەتەعاتی بتوونی گیلان لە مەڕ شێوەی گرێبەستەکانیان لەو کارخانەیە وتی گرێبەستی سەرجەم کرێکاران لەو یەکەیە بە شێوەی پەیمانیە و کرێکاران پاش بینینی دواکامی ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردوو کە 10 کەس لە هاوکارانیان لەسەر کار دەرکرا بەهۆی نەبوونی ئەمنیەتی پیشە و ترسی لە دەستدانی کارەکەیان توانای باسکردنی کێشە سنفیەکانی خۆیان نییە. بە وتەی ئەو کرێکارە 130 کەس لە کۆی 180 کرێکاری ئەو یەکەوە بەرهێنەرە پتیل لە 16 ساڵە کە وەکو پیشەیەکی خزمەتگوزاری لە کۆمپانیای پەیمانکاری گیلان ئافتابی یەکتا بە وەرگرتنی لانی کەمی حەقدەست سەرقاڵی کارن. لەلایەکی دیکەوە بە سەرنجان بەوەی کە نرخی هەژاری 700,000 تمەن بەراوردە دەکرێت 60% کرێکارانی ئێران بە وەرگرتنی حەقدەستێکی خوارەوە هێڵی هەژاری لە هێڵی مەرگدا ژیان بەسەر دەبن. چالاکێکی کرێکاری ڕایگەیاندووە زۆرتر لە 60% کرێکارانی یاسایی ئێران حەقدەستی پایەی 390,000 تمەنی وەردەگرن کە بۆ دوورکەوتنەوە لە هێڵی مانەوە و گەیشتن بە هێڵی هەژاری پێویستیان بە پیشەی دووهەم و سێهەم هەیە. ئەو چالاکە کرێکاریەت دەڵێت نرخی هێڵی هەژاری لە ئەمساڵدا 1,400,000 تمەنە کە بەو پێیە نرخی هێڵی هەژاری 700,000 تمەن بەراوردە کراوە. ئەو چالاکە هەروەها دەڵێت گرانی و هەڵاوسان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. دیاریکردنی لانی کەمی حەقدەستی کرێکاران لەلایەن شورای باڵای کارەوە نەعادڵانەیە. ئەو چالاکە کرێکاریە وتیشی نەدانی حەقدەستی عادڵانە بووەتە هۆی ئەوەی کە کرێکاران بۆ دەستخستنی پاروەنانێک زۆرترین کاتی خۆیان لە شوێنەکانی کاردا بەسەر ببن. خاوەنکار بەهۆی سزانێ و دەوڵەتیەکانەوە نیگەرانیەکانیان لە ماڕ فازی 2 جێبەجێکردنی یاسای ئامانجارکردن و بڵاوکردنەوەی بەستەکانی پشتیوانی لەلایەن دەوڵەتەوە لە بێچارەنووسی تەواودا بەسەر دەبن. ئەو چالاکە کرێکاریە لە کۆتاییدا دەڵێت لە حاڵێکدا کە دەوڵەت لەدانی بەستەکانی پشتیوانی خۆی ببوێرێت لەم ساڵدا لەگەڵ قەیرانی بێکاری ڕوبەڕووین. بەڵە بەڕێزان لە سەرەتاوە کۆماری ئیسلامی هەوڵیدا خۆی وەکو حکوومەتی چینی هەژار و نەداری کۆمەلگا بناسێت و بۆ ئەو مەبەستا هەندێک هەنگاوی هەڵگرت بەڵام لەم نێوانەدا 2 هۆکاری سەرەکی هەبوو کە بوو بەهۆی دەرکەوتنی سیمای ڕاستەقینی ئەو سیستمە و دوورکەوتنی ڕۆژ لە دوای ڕۆژی لە چینی هەژار و کرێکار و دەرکەوت سروشتی ئاینی فیکری و سیاسی حکوومەتی ئیسلامی لەگەڵ خواستە ڕاستەقینەکانی ئەو لایەنە یەک ناگرێتەوە. یەکەم ئەوەی کە وشەی کرێکار و مافەکان و خواستەکانی و بزوتنەوەکەی و بیرهێنەر و هێمای بزوتنەوەیەکی چەپی سێکۆلار بوو کە نەیدەتوانی و ناتوانێت ئاین و دەوڵەت لە یەک شوێن و لە یەک پلەدا پێناسە بکات و هاوبەشیان بکات لە دەسەڵات و بە تەواوەتی لەگەڵ باڵی بە ناو چەپی ئاینی ئیسلامی لە بنەماکاندا ناکۆکی سەرەکی هەبوو. کۆماری ئیسلامیش هەرگیز نەیتوانی ئەو ناکۆکیە چارەسەر بکات یان لە بەرخواست و ئامانجەکانی تری نەیهێویست گوێ بۆ ئەو چینە شل بکات. دووهەم نابێت لەبیرکەین کۆماری ئیسلامی سیستمێکی داخراوی پاڵخوازە کە دەرفەت بە هیچ لایەنێکی دەرەوەی خۆی نادات کە لە بڕیارەکان و لە دەسەڵات بەشدار بێت. لە حکوومەتێکی لەو شێوە و لە وڵاتێکی دەوڵەمەندی نەوتی وەکو ئێران بە شوێنەی فەساد و گەندەڵی ئیداری و ئابووری هەموو ڕەهەندەکان و هەموو تاکەکانی ناو دەسەڵاتی گیرۆدەی خۆی دەکات و دەبێتە هۆی دروستبوونی مافیایەکی بەهێزی سیاسی ئابووری کە بەرژەوەندەکانیان و مانەوەیان لەگەڵ مانەوە و بەرژەوەندەکانی حکوومەت دەبێتە یەک. واتە حکوومەت دەبێتە مافیایەکی گەورە کە بۆ مانەوە و پاراستنی بەرژەوەندەکانی خۆی ڕەحم بە هیچ چینێکی هەژار و لاوازی ناو کۆمەلگا ناکات و تەنیا هەوڵ ئەدات بە پاوانکردنی گەندەڵاوی داهات و دەسەڵات درێژە بە بوونی خۆی بدات. لەم نێوانەدا ئەوە چینی هەژار و کرێکاری کۆمەلگایە کە دەبێتە قوربانی یەکەم. لە حوتی ڕابردوودا لە شاری مەریوان نۆهەمین فستیڤاڵی شانۆی و سەرشەقام بەڕێوە چوو. لەم فستیڤاڵەدا کە بابەشداری چەندین گروپی نێوخۆیی لە شارەکانی ئێران و چەند گروپی بیانێ لە ڕۆژانی 26 تا 30 ڕۆژبەر بەڕێوە چوو. لە سەرتاسەری شەقام و ئاوایەکان نزیکی شاری مەریواندا شانۆکارانی سەرشەقام شانۆکەیان پێشکەش بە بینەران کرد و لەلایەن خەڵکەوە پێشوازێکی بێوێنەیان لێکرا.
سەرەتای ئەو فستیڤاڵە لە ڕۆژی 26 ڕەزبەر لە ڕێپێوانێکی خەڵک و هونەرمەندانی بەشداربووی فستیڤاڵەکە بەرەو پارکی شانۆ دەستی پێکرد و لە ڕۆژانی دواییدا بینەرانی شانۆ لە شاری مەریوان و ئاوایەکانی دەوروبەری پێشوازێکی بێوێنیان لە فستیڤاڵەکە کرد و لە ڕۆژی 30 ڕەزبەر بە بەشدانی هونەرمەندان و خەڵکی شاری مەریوان لە ساڵۆنی شانۆی زانکۆی ئازادی مەریواندا کۆتایی بە فستیڤاڵەکە هاتوو. لەلایەن لیژنەی هەڵسەنگاندنەوە خەڵاتی سەرکەوتوان پێشکەش کراو لە ئەنجامدا 16 شانۆ بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی سەراسەری شانۆی فەجر لە تالان پەسەندکرا. راپۆرتێک ببینن. لە حوتوی ڕابردوودا لە شاری مەریوان نۆهەمین فستیڤاڵی شانۆی سەرشەقام بەڕێوەچوو. لەم فستیڤاڵەدا کە بە بەشداری چەندین گروپی نێوخۆیی لە شارەکانی ئێران و چەند گروپی بیانی لە ڕۆژانی 26 تا 30 ڕەزبەر بەڕێوەچوو. لە سەرتاسەری شەقام و ئاوایەکانی نزیکی شاری مەریواندا شانۆکارانی سەرشەقام شانۆکانیان پێشکەش بە بینەران کرد و لەلایەن خەڵکەوە پێشوازیەکی بێوێنەی لێکرا. سەرەتای ئەو فستیڤاڵە لە ڕۆژی 26 ڕەزبەر لە ڕێپێوانێکی خەڵک و هونەرمەندانی بەشداربووی فستیڤاڵەکە بەرەو پارکی شانۆ دەستی پێکرد و لە ڕۆژانی دواییدا بینەرانی شانۆ لە شاری مەریوان و ئاوایەکانی دەوروبەری پێشوازیەکی بێوێنیان لە فستیڤاڵەکە کرد و لە ڕۆژی 30 ڕەزبەر بە بەشداری هونەرمەندان و خەڵکی شاری مەریوان لە ساڵۆنی شانۆی زانکۆی ئازادی مەریواندا کۆتایی بە فستیڤاڵەکە هاتوو لەلایەن لێژنەی هەڵسەنگاندنەوە خەڵاتی سەرکەوتوان پێشکەش کرا و لە ئەنجامدا 16 شانۆ بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی سەراسەری شانۆی فەجر لە تاران پەسەند کرا. فستیڤاڵی ئەمساڵ بە ماوەی 5 ڕۆژ لە 25 ڕەزبەر تا 30 ڕەزبەر لە ناو شاری مەریوان و ئاوایەکانی دەوروبەری بەڕێوەچوو. ئەو فستیڤاڵە لە 4 بەش پێکهاتبوو کە بریتی بوون لە بەشی کێبڕکەی ئازادگە پێکهاتبوو لە 23 شانۆ، بەشی کێبڕکەی ئاینی کە پێکهاتبوو لە 5 شانۆ، بەشی دەرەوەی کێبڕکەکە پێکهاتبوو لە 3 و بەشی نێودەوڵەتی کە وڵاتی ئەرمەنستان بە 2 بەرهەمی شانۆ وڵاتانی ئازەربایجان و کوردستانی باشوور هەر یەک بە یەک بەرهەمی شانۆیەوە بەشداری ئەم بەشە بوون. هەروەها ئەمساڵ بەشی لێکۆڵینەوە وتارەکان سەبارەت بە شانۆی سەرشەقام بۆ لێکۆڵەران دانرابوو کە لە کۆتاییدا 6 وتاری سەرەکی لە کتێبێکی 128 لاپەڕەیدا لەلایەن ئینتشاراتی نەمایشەوە لە چاپ درا و خرایە بەردەستی لایەنگرانی شانۆی سەرشەقام. 3 وتاری ئەم کتێبە بەرهەمی نووسەرانی ڕۆژهەڵاتی لە شارەکانی مەریوان و کرماشان بوو. ئەوەی کە فستیڤاڵی ئەمساڵی لە ساڵانی ڕابردوو جیاوازتر دەکرد جیا لە شێواز و مکانیزمی بەڕێوەبردن پێشوازی بێوێنەی خەڵک بوو لە ناو شار و دیهاتەکانی دەوروبەری بە جۆرێک کە هەر شانۆیەک زیاتر لە 300 بینەری بووە و ئەم ڕێژەیە لە کاتی باران بارین و وەرزی پاییزی ستاردی شاری مەریواندا زۆر بەرچاوە. لە کۆتایی فستیڤاڵەکەدا ڕۆژی چوارشەممە 30 ڕەزبەر لە ساڵۆنی شانۆی زانکۆی ئازادی شاری مەریوان بە بەشداری بەرچاوی خەڵک و هونەرمەندانی بەشداری فستیڤاڵ خەڵاتی لێژنەی هەڵسەنگاندن بەسەر هونەرمەندانی بەشداربووی فستیڤاڵەکەدا دابەشکرا کە شانۆکارانی ڕۆژهەڵاتی 17 خەڵاتیان بەدەستهێنا و لە کۆی 16 شانۆ کە بۆ بەشداری لە فستیڤاڵی سەراسەری فەجر لە تاران هەڵبژێردرا و 9 شانۆی بەرهەمی شانۆکارانی کوردستانی ڕۆژهەڵات بوو. بەرەزان یەکێک لە گەورەترین شارەزایان و مامۆستایانی شانۆ لە ئێران کە بۆ خۆی کووردە سەبارەت بە شانۆ بە تایبەت شانۆی سەرشەقام دەڵێت باسکردن لەسەر شانۆ بەبێ ڕەچاوکردنی ڕوانگەیەکی کۆمەڵناسانە کارێکی بێمانە و بێهودەیە. واتە شانۆ ڕاستیە کۆمەڵناسەکان پەیوەندیەکی سروشتیان پێکەوە هەیە لەبەر ئەوەی کە شانۆ نواندن و دەرخستنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و تایبەتمەندەکانی ناو ئەو کۆمەلگایە تەنانەت نیشاندەری خواست و ئاواتەکانی ئەو کۆمەلگایەیە. شارەزایەکی دیکە دەڵێت شانۆی سەرشەقام بە تەواوەتی سروشتێکی ڕەخنەگرانەی هەیە و هەوڵ ئەدات بە دەرخستنی ڕاستیەکان و کەم و کوڕەکان چاکسازێک بەسەر سیستم سەپێنێ و بە ئیجرایکردنی شانۆی لەو شێوە لەسەر شەقام و لەبەر چاوی خەڵکی ئاسایی کاریگەری دەرونی لەسەر جەماوەردا بنێت بۆ ئەوەی هانیان بدات بۆ گۆڕانی بارودۆخەکە. بەم ڕوانینە لەسەر ئەو بابەتە دەتوانین دوو ڕاستی سەرەکی بخێنە بەرچاو. یەکەم ئەوەی کە بەداخەوە لەبەر داخراوی سیستمی سیاسی لە ئێران زۆرێک لە دەرهێنەران ناوێرن باز لە کێشە بنەڕەتیەکان بکەن یان لانیکەم زۆر شاراوە دانخەنە بەرچاوی بینەر بە تایبەت ئەوەی کە شانۆکان لەلایەن لیژنەیەکی سەر بە حکوومەت چاودێری دەکرێن. ئەوەیە کە سیستەم هەوڵ ئەدات تا بۆی دەکرێت ڕێگر بێت لە زمانی تونند و ڕەخنەگرانی شانۆ و شانۆ گەران هەر هەرواش دەکات کە دەرهێنەران پەنا بۆ زمانێکی زۆر شاراوە ببن یان زۆر جار واز لە ئامانجی سەرەکی ئەو جۆرە لە شانۆ بێنن. و لە خاڵی دووهەمدا دەبێت بڵین
هونەر بەگشتی و شانۆ بە تایبەتی نیشاندەری ئاستی پێگەشتنی و تێگەشتنی کۆمەڵایەتی و فەرهەنگی خەڵکە. بۆیە ڕاشکاوانە دەتوانین بڵین بەڕێوەبرنی نۆ فستیڤاڵی شانۆی سەرشەقام لە مەریوان سەلمێنەری ئەو ڕاستەیە کە سەرڕای هەموو فشار و زەختەکانی کۆماری ئیسلامی گەلی کورد ڕێگای پێشکەوتنی خۆی گرتووەتە بەر و هەوڵی داوە لە هەر دەرفەتێک بۆ نواندنی ئێرادە و خواستی خۆی کەڵک وەرگرێت کا پێشوازی باشی ساڵانە لەو فستیڤاڵە خۆی سەلمێنەری ئەو ڕاستەیە. بۆیە ئەرکە لەسەر شانۆکارانی کورد سەرڕای کۆسپ و لەمپەرەکانی کۆماری ئیسلامی هەوڵ بدەن لەو دەرفەتە کەڵک وەرگرن بۆ گەشەکردنی ڕۆحی نەتەوایەتی و نیشاندانی خواستی ڕاستەقینەی خەڵکی کوردستان جا ئەگەر تەنانەت بە زمانی شاراوەش بێت. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە بەرنامەکەتان پێشکەش کرا هیوادارم کە جێگا ڕەزامەندیتان ببێت تا بەرنامەیەکی دیکە ژیان خۆش.